دولا حزب بزدانوی زور کارا هوا بهیوای هوی خود به بتوانیم جوالا خلکانی تزیاتر و باشتر به کار کنیم. Lastly, I'd like to thank the colleagues. سپاسی خۆم بگێنم بۆ ئەم کۆنفرانسە جوانیان کە ڕێک خستووە زۆر سوپاستان دەکەم کە کارێکی یەکجار باشی کردووە بۆ ئەوەی ئەم کۆنفرانسە بە شێوەیەکی باشەوە بەڕێوە بچێت. و بە شێوەیەکی گشتی بۆ براندکی کە لێرەیە کە لێرە ئامادەن ئەمەوێت سوپاسێکی تایبەت بکەم بۆ ئەو منەزەمانەی کە هاوکارمان بوون لەم کارەدا و یارمەتیان داین و لەگەڵمان بوون لەم ڕۆژەیە و کارێکی باشیان کرد. و ئەمەوێت بە هەمان شێوە زۆر سوپاسی ئەو ستافە بکەم کە ساڵا کە هەمیشە وەک هەمیشە کاری یەکجار باشی ئەنجام داوە و بۆ ڕێخستنی ئەم کۆنفرانسە زۆر سوپاسیانەکەین. بەو هیوایی کە هەموو کەسێک و هەموو لایەک بە شێوەیەکی باش توانی بێتمان یارمەتیماندا بێت و خبرێکی یاخود با بڵێن ئەزمونێکی چاکی بەدەست نابێت و توانی بێتمان یارمەتیماندا بێتن و مای وەک کەسانێکی باش ببێتین کە یارمەتیماندا بێتن بۆ بەڕێوەبردنی کارەکانیان. لێرە زۆر ڕێکاری جیاواز هەیە بۆ ئەنجامدانی ئەم کارە و ئێمە بە شێوەیەکی باشەوە بە دوای لەگەڵ کاک سەفینە بە شێوەیەکی باش بە دوای کارەکانە ئەڕۆین و کاری خۆمان ئەنجام دەین و بە باشی کارەکان بەڕێوەبەرین و سوود وەربگرین لەم ستافە جوانە و لەم کارانەی کە بەتەمای ئەنجامی بدەین. و بۆیە ئەمە زۆر سوپاسی هەموو لایەکتان کەم بۆ ئامادەبوونتان لێرە. و من بڕوام بە هەموو کەسێک کە لێرە ئامادە بوو بۆ هەموو ئەو ستافە جوانەی کە کارێکی باشیان ئەنجامدا و بۆی بتوانین لێرە قسەبدا بکەین و ئەم کۆنفرانسە بە جوانیەوە بەڕێوە بەرین. و